جەستەمان لێرە بوو بەس ماشەڵڵا ڕوحمان لە مەکە و مەدینە بوو. بەڕێوەبەراتی حەج و عومرە ڕاپەڕین ئەمڕۆ بەشێک لەو کەسانەی کە ناویان هاتوۆتەوە بۆ بەشداریکردن لە مەراسیمی حەجی ئەمساڵ لێرە لە مزگەوتی مستەفا عەلی کۆمەڵێک ئامێری ڤیئاڕیان بۆ هێناون بۆ ئەوەی کە ئەوان بە شێوەیەک لە وێنای ئەو حەجە ببینن بۆی کاتێک کە دەڕۆن بۆ حەج هەموو شتەکان بە چاوی خۆیان پێشتر لێرە بینی بیان و شارەزا بن. من دەچمە لای و کەسانێک کە ئامێرەکان تاق کردوتەوە. حاجی ژنە و کاتت باش. سڵای خوارد دەبێت براکەم. پێمان بڵێ هەستت چۆنە دوای بینینی ئەم دیمەنانە؟ وەڵڵا هەستێکی زۆر خۆشم هەیە، زۆر دڵم پێ خۆش بوو. هیوادارم هەموو موسڵمان بەنسیبیان بێت، بەنسیب ئەو جێ خۆشەی. باشە پێم بڵێ کە ئەو وێنانت بینین ئێستا تا مەزرۆی بگەی بەو شوێنە؟ ئینشاڵڵا 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 خوای گەورە بەنسیب هەموو موسڵمانان دەکات ئینشاڵڵا. خوای گەورە ئاسانکاریش بۆمە بکە یا ڕەبی. زۆر هەستێکی خۆشم هەیە، زۆر خۆش بوو. چەند ساڵ دەبێ ناوی خۆت تۆمار کردووە ناوت ئەوجار هاتووەتەوە؟ وەڵڵاهی بۆ ناوی ئەو ساڵ خۆمان نووسی لەخوای بەزیاد بێ و لە فەزلی خوای گەورە ناومان هاتەوە. ئەو ساڵ خۆمان نووسیوە. پێشتر هەوڵت نەدابوو؟ نەوەڵڵا ناوەڵا بڵێن ئەو ساڵ خۆمان نووسی خوای گەورە بە قسمەتی کردی. وەکو بڵێن پیاوەکەم هەوڵی دابوو بەڵام خوای گەورە بەنسیبی نەکردین بەس ئەو ساڵ بەنسیبمان بوو. وەڵڵا الحەمدوللا جەرێکی سوپاس بەخوای گەورە عومرەم کردو بە سوبحانەڵڵاوەیان تایبەت بوو ڕەگ تایبەت بە خۆت دەچێ ئەو جێگانەی کە بۆ حەز ئیشە فەرزەکان دەکەی هەر هەمووی تێدایە چێوی عەرەفەیە، سەفا مەڕوایە، قوربانیکردنە. الحەمدوللا شتێکی زۆر تایبەتە، چاوەڕوونێکی زۆر چاکە بۆی کە دەچینە حەج ئینشاءڵڵا لە پێشمان دەبێت دەزانین چ باسە چۆن دەڵێ لێمان تێکەڵ نابێ ئیشەکە. الحەمدوللا ئیسفادەی هەیە. جەستەمان لێرە بوو بەس ماشەڵڵا ڕوحمان لە مەکە و مەدینە بوو. دەستەکانتان خۆش بێ یا ڕەبی. دوای بینینی ئەو وێنانە ئێستا تا مەزرۆی بۆ ئەوەی کە زۆر پێشەوەش الحەمدوللا تا مەزرۆی بۆ لەوەش بینیمانە زیاتر تا مەزرۆی الحەمدوللا. خوای گەورە بمان ئاسان کە یا ڕەبی بە قوڵکرابی ئینشاءڵڵا پێی بگەین و ئێوەش سەلامەت بن یا ڕەبی. دەستەکانتان خۆش بێ و زۆر سوپاس بۆ ئەوانەی کە ئەو چاویلکانەشیان دابیکردن. خوای گەورە بۆیان کات پێشووی قیامەت یا ڕەبی.